ناجح میزان سیاستمەدار لە ئیستانبولەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز ناجح ئەم کاتتان باش. سەرەتا بالەوە دەست پێ بکەین کە موقتەدا سەدر خۆی ئامادە نەبوو لە نوێژی بە کۆمەڵی یەکگرتووی. لە کاتێکدا بەو گەرمایە ئەم هەموو خەڵکەی کۆ کردوتەوە خۆشی نهاتبوو. هۆکارەکەی چییە؟ سڵاوتان لێبێت بۆ بینەرانی کوردستان 24ش ئەو بە شێوەیەکی گشتی ئامادەبوونی سەدر لەگەڵ ئەو پرسانەیە ئەوەیە کە هەمیشە هەندێک جار کێشە دروستە بێت. ئەو ویستی کەوا هیچ جۆرە ئەحراجیەک دروست نەبێت لە شێوازی گەیاندنی پەیامەکە و هەروەها هەوڵیدا کە بە شێوازێک بێت پەیامێک بگات بەبێ بوونی هیچ لادانێک. ئەو دوێنێکە لە بەغدا بوو ئەو ئامادە نەبوو بەهۆی ئەو ناوکێکە توندەی کەوا هەیە بە تایبەتی هەندێک لایەنشی زۆر تونتیژن بەرامبەر بە ئەو زۆر متحمسن. هیچ پەیوەندی بەلایانی ئەمنیەوە هەبووە کە ژیانی لە مەترسیا بێ ئەگەر بێت و بەشدار بێت؟ نەخێر من پێم وانییە پەیوەندی بە پرسی ئەمنیەوە هەبێت. ئەمڕۆ سەدر پاش ئەوەی کە کشایەوە لە پرۆسەی سیاسی لە عێراق و هەروەها کشانەوەی ئەندام پەرلەمانەکانی لە عێراق پێم وایە ئەو لە چوارچەوەی مەترسی دەرچووە و هیچ لایەنێک نییە ئامادەی تیابێت بتوانێت سەدر بە ئامانج بگرێت، چونکە ئەو کەسێکی ئێستا کاریگەرە لە ناو شەقامی سیاسی و لە ناو حکوومەتدا. بۆیە ئەو ئێستاکە هەوڵ دەدات بە جۆرێک بارودۆخەکە لە ژێر کۆنتڕۆڵی بمێنێتەوە لە ڕێگەی بەکارهێنانی هەموو ئەمەرەزانی کەوا لە بەردەستایەتی و هیچ زیانێکشی پێ نەگات بە خۆی و بە ڕەوتەکەی و بە لایەنگرانی. ئامانجی لەم نوێژە بە کۆمەڵەت چی بوو؟ ئەویست پەیامێک بگەێنێت ئەگەر بێت و بۆ منە پەراوێز بخرێت یان هەر شتێک بێت ئەتوانێت شەقام بجوولێنێت لە دژی ئەوان؟ ئەم خەڵکە هەمووی لەگەڵ منە؟ نەخێر من پێم وایە کە دووبارە گەڕایەوە بۆ دووبارەکردنەوەی گوتارێکی هەینیانی و نوێژکردنێک و ئەو دەوێتی کە نوێژێک بکات لەسەر بنەمای وەسێتێکە لە ڕابردوودا پێی درابوو و هەروەها ئەیویستکەوە وەکو قودسیەتی سەڵاتەکەش پیرۆزەکەشی بپارێزێت و هەروەها هەوڵێداکەوە هیچ پامێکی سیاسی تێدا نەبێت بەڵکو بڵێت ئەمە هەینیەکە بەدەر لە پامی سیاسی هەبوو. گوتی تاقی کراوەکان تاقی ناکرێنەوە لە ڕێی گوتاربێژەکەوە. تەنانەت باسی حەشری شابی کرد و وتی دەبێت ڕێک بخرێتەوە. بەڵێ ئەو دەخاڵی کەوا باسکران ئەوانە داواکاری و ڕوئیای ئەوانن ئەوان لە هەموو عێراقدا لە زۆرێک لە بوارە جیاوازەکان ئەم خاڵانە لە گوتارەکانی هەینیدا دووبارە دەکرێتەوە و لە ئاستە جیاوازەکان و حتا لە خۆپشاندانەکانش ئەمە دەبینین. ئەو دەیویست کەوا جۆرێک لە ڕێنمایی بدات. ئەم خاڵانە وەکو خاڵی ڕێنمایی بوو، زۆرش گرینگە پیاوێکی ئاینی بێت و ئامۆژگاری بدات. ئەو داوای نەکردکەوە هەشت هەڵ بۆ شێندرێتەوەکەوەی کەوا لە سیاسەتدا داوا دەکرێت. ئەو دەیوت دەبێت ڕێک بخرێتەوە لە چوارچەوەیەکی دیاریکراودا. ئەو داوای نەکرد کە ئەو کەسانی میلیشیان و نیشان هێو هێزیان بەدەستەوەیە لە چوارچەوە لە قاڵب بدرێن، بەڵکو ئەو ئاماژای بەوەداکەوە پێویستە لە چوارچەوەیەکی دامەزراوەی سەربازی و نیشتیمانی ڕێک بخرێنەوە. واتە پرسی لێکۆڵینەوە و بەرپرسکردنی ئەو کەسانی کە بە گەندڵەوە تێگلاون ئەمە داواکارێکی گشتی خەڵکیە. بۆیە هەوڵیدا لە شێوەی ئاماژگاری ئەم داوایانە بگەێنێ هیچ پەیامێکی سیاسی
پێ نەبەخشی لەوەی کە بەڕاستە و خۆ پەیامێک بگەینە بەلایەنێکی دیاریکرا و بڵێ دەبێت ئەمە بکرێت لە حکومەتدا بەڵکو زیاتر ئامۆژگاری بوو دەیبەخشی. بەڵام گوتی تاقی کراوەکان تاقی ناکرێنەوە. هەموو ئاماژەکان بۆ نووری مالی چییە؟ کەوانەی پێشتر دەسەڵاتیان هەبووە حکومڕان بوونا نابێت جارێشتر ببنەوە حکومڕان. ئەگەر ئەمە پەیامی سیاسی نەبێ چی پەیامی سیاسیە؟ بەڕاستی ئەو هاوڵی ئەوە خۆی ڕستەی مەرجەعیەتە کە لە ڕابردووە وتوێتی ئەو کەسی کە تاقی کراوەتەوە دووبارە تاقی ناکرێتەوە و داوا کرابوو کە ئەمە مەرجەعیەت بۆ خۆی لە ڕای ڕابردوودا دەرگای بەسەر هەموو لایەنە سیاسەکاندا داخستە بوو. بۆیە سەدر ئەم جملەی بەکارهێنا ئەمەش ئەوەیە کە لە ڕێگەوە دەرهێنانی هەموو ئەوانەی کە لە ڕابردووە تاقی کراونەتەوە. بۆیە ئەمە زیاتر ڕەواج پێدانی ئەم گوتارە بوو کە لە ڕابردوودا هەبووە. بۆیە ئەمەی کە ئێستاکە دەگوزارێ ئەوەیە کە ئەو کەسە ئەمەی کە تاقی کراوە تاقی ناکرێتەوە ئەمە ڕستەیەکە لە لای خەڵکی هەیە بۆ داواکاریەکە ئەمە تانیا بۆ کەسێکی دیاریکراو نییە ئەمە بۆ هەموو ئەوانەیە وەکو خاڵک دەباهێنرێتەوە واتە ئێمە هیچ کارێک ناکەین کە جارێکی دیکە زیان بە بەژەوەندی گەشتی بگەێنێت واتە کەسێکە تاقی کرابێتەوە بە باشەیە بە خراپە نابێت جارێکی دیکە ئەم دەرفەتە بدرێتەوە. بۆیە ئەم ڕستەیە زۆر نەرمە زۆر مانای جیاواز هەیە. کەواتە بۆ پرۆسی سیاسی ئیدی سەدەر دەستەوەستانە بێت یان ئیدی جموجۆڵی سیاسیە بێت هەراوە تەمەشاکارە بێت بزانێت چوارچەوەی هەمانجی چیەکات. لە ڕاستیتە هەر هەنگاوێک کە سەدر دەیهاوێژێ ئەو ئێستاکە دەبێت چاوەڕێ ئەوە بکە ئەو لە پرۆسی سیاسی دەچێتە دەرەوە ئەو ئێستا لە ناو پەرلەماندا نەماوە. بۆیە هەر هەنگاوێک بەهاوێژێ ئەبێت هەنگاوێک بێت لەسەر چوارچێوەی ئەخلاقی و لە بەرژەوەندی نیشتیمان و خەڵکەکەدا بێت و هەموو ئەوەی کە ئێستاکە سەدر دەیکات زیاتر کۆکردنەوەیە لەسەر بنەمایەکی دینی عەقیدی و هەروەها لە پێناوی چاکەی کۆمەڵایەتی وەکو خۆی دەڵێت. بۆیە کاتێک کە ئەو کشایەوە ئەو دەرچوو لە ناو پرۆسی سیاسی 73 ئەندام پەرلەمانی هەبوو کشانەوە لە پەرلەمان و وتیان ئێمە بەشدار نابین لە حکوومەتی داهاتوو حتا ئێستا کە ڕێی خۆیان نەگۆڕە دەڵێن لە هەڵبژاردننی داهاتووش بەشدار نابین. بۆیە ئەمە مانای چییە لە ڕووی سیاسیەوە ئەمان ئەڵێن کەوا ئێمە ئامادەیمان نییە بەڵام لە ناو شەقام و لە ئامۆژگاریکردن و لە کۆکردنەوەی خەڵکی خۆیان ئەمانە بە بەردەوامی بوونیان دەبێت و حتا لە بەیاننامەی دەزەکات کێشانەوەیانە وتیان ئێمە ئەگەر ئەو ئامۆژگاریان بکات خۆی بە مەرجەعیەتە بینێت ئەوێت ببێت بە مەرجە. بەڵێ بەدڵنیایەوە زۆر جوان وت ئەو ئێستاکە بە ئاراستەی زانست و ئاین دەڕوات دەیەوێتی بگاتە ئاسێک یەکجار پیرۆز خەڵکی یەکجار گەورەی بەدواوە بێت. ئەم شتانە ئێستاکە بیرکردنەوە استراتیژی بیرکردنەوەی سەدری داگیر کردووە ئەو ئەوێتی ببێتە مەرجەعێکی شیعی. پێم وایە ئەمەی کە تۆ دەڵێ زۆر دروستە زۆر جوانت ئاماژە پێدا. بەڵێ سپاس بۆ بەڕێز ناجەح میزان سیاسەتمەدار کە لە ئەستانبوڵەوە لەگەڵمان بووی.